ئەو هەڵمەتی بایکۆتکردنی کاڵای تورکیای کە چەند ڕۆژێکە لە باشووری کوردستان دەستی پێکردووە لەوە زیاترە کە بە هەڵوێستێکی نەتەوەی نیشتیمانی دابدرێ بەڕاستی من بەش بە حاڵی خۆم ئەمە بە هەڵوێست نازانم بگرە ئەوە گەورەتر لە هەڵوێست تەماشایەکەم ئەمە پرۆسەی نیشتیمان سازی ئەمە پرۆسەی نەتەوە سازیە نیشتیمان سازیە لەوەی کاتێک تۆ دەبینی کاڵای تورکی لە کوردستان بایکۆت دەکرێت ئەمە جۆرێکە لە هاندان جۆرێکە لە وشیاری بۆ کۆمەڵانی خەڵک کەوار جارێکی دیکە ڕوو لە کەلوپەلی خۆماڵی بکەن گرنگجی بە دەستی کاری ناوخۆ بدەن کە بەڕاستی ئەمە جۆرێکە لە نیشتیمان سازکردن و لە هەمان کات نەتەوە سازیشە بەوەی ئەتوانم وەسفی بکەم کاتێک دەبینی بەشێکی کوردستان پەلامار دەکەوێتە ژێر هەڕەشە و داگیرکاری دەوڵەتی تورکیا خەڵکانێک لە بەشێکی دیکەی کوردستان دەیانەوێت شەڕی ئابووری زەنجی ئابووری لەگەر وڵاتی تورکیادا بکەن کە ئەمەش ڕەنگە ببێتە هۆی ئەوەی کە دەوڵەتی تورکیا لە ئاست ئەو هەڵمەتی بایکۆتکردنە لە ناوە خۆی وڵاتدا بە هەندێک حیساباتدا بچێتەوە بۆیە بەڕاستی من ئەوەیان بە جۆرێک لە بابەتێکی نەتەوە سازی نیشتیمان سازی ئەزانم بەڵام گرنگە ئەم هەڵمەتە سەرتاپاگیر بێت و ئیرادەیەکی بەهێز لە پشتیەوە هەبێت لای تاکەکان کاتێک تاکێک کەسێک ئەوێ لە بازار کەلوپەلێک بکرێت گرنگە ئەو پەیامە بدات بە دوکاندارەکە کە بڵێت ئەوە داواکاری منە ئەوە خواستی منە بەڵام بە مەرجێک تورکی نەبێت دوکاندارەکە ئەو پەیامە دەگوازێتەوە بۆ نوێنەری کۆمپانیاکان نوێنەری کۆمپانیاکان ئەیگوازنەوە بۆ بازرگانەکە کە دەبێنێت کاڵاکەی ساغ ناکرێتەوە خەڵک کاڵای تورکی ناکرێت بە دوای بەدیلی و ئەڵتەرناتیڤدا دەگەڕێت ڕوو لەوە دەکات بچێت لە شوێنێکی کە بیر لەوە دەکاتەوە کاڵایەکی دیکە هی کۆمپانیایەکە هی وڵاتێکی تری ئەوروپی یاخود وڵاتێکی دراوسێ بێنێتە بازاری کوردستان بۆیە دەبێت بەڕاستی ئەمە لە لای ئەو کەسانە بە گوێی دوکاندار و فرۆشیارەکاندا بدرێت کە کاڵای تورکیم نەئەوێت بۆ ئەوەی ئەو پەیامە فراوان بێت و بگاتەوە بە خاوەنی کۆمپانیاکان و بیر لە بەدیلێچکە بکەن و لە جیاتی کاڵای تورکی شتیت کە هاوردەی کوردستان بکەن لە سۆشیال میدیا دەنگۆی ئەوە هەیەکەوە خەڵکێک دیایە بۆ ئەوە ئەکات بانگەشە بۆ ئەکات کەوە لەگەڵ ئەوێ بایکۆتی کاڵای تورکی بکات پێم وایە لە داهاتوو زیاتر دەبن ئەوانەی کەەوە کاڵای تورکی بایکۆت دەکەن بە خۆشحاڵیەوە خۆم یەکێکم لەوانە بەڵام لێرە شتێک گرنگە ڕوون بکەینەوە ئەو بایکۆتە تۆزێک لە ڕووی عملیەوە ڕەنگە سەرەتا قرس بێت زەحمەت بکەوێت من بۆ خۆم ئەوڕۆکە بە دوای برنجی دەنخر دەگەڕام نزیکەی 5 دوکانم کرد لە دوکانی شەشە بتوانین دەستی بکەم مادی بوونێکی هەیە بەڵام ئیرادەیەکی محکەم لە پشت ئەو خواستە بێت ڕەنگە بۆ مانگێک دوو مانجێ دیکە لە بازاری کوردستان بەرهەمی خۆماڵی یاخود بەرهەمی شوێنانی دیکە دەست بکەوێت بێگومان بوونی بارەگاکانی دەوڵەتی تورکیا سوپای تورکیا لە هەرێمی کوردستاندا بە خواستی خەڵکەکە نیە و لەسەر داوای خەڵکەکەشنەوە بەڵکو ئەوانە دەتوانم بڵێم لە هەندێک ڕێکەوتنی تایبەت و ژێربەژێر هاتمتە کوردستان یاخود ئەوە تا لە دیدی خەڵکەوە بەڕاستی مانەوەی ئەوانە و بوونی ئەوانە داگیرکاری زیاتر لەوە هەڵ ناگرێت بە زۆرێک لە داگیرکاری ئەبینین بێگومان خواستێکی نەتەوەی و دەستە جەمعی هەیە بۆ ئەوەی دام و دەستگا ستغل هەواڵگیریەکان و سەربازەکان لە کوردستان وە دەربندرێن بێگومان ئەمە مووقیفێکی نەتەوەییە ئەگەر سەیریشی بکەین لە چەند ڕۆژی ڕابردوو هەڵمەتێک دەستی پێکردووە بە شێوەیەکی تاک لە ناو هاوڵاتیاندا و ئەمە فشارێکی گەورەیە بۆ سەر ئابووری تورکیاکە پێگەیەکی بەهێزی لە نێوان کوردستان و عێراقدا هەیە وەک ئەوەی نمونێکە لە سەردەمی مەلیک فەیسەڵی کوڕی عەبدولعەزیز لە سعودیە هەڵمەتێکی لەو شێوەی دەست پێ کرد بە ئەمریکەکانی ڕاگەیان ئێمە چەند ساڵێک بە خورما و ماستی خۆماڵی ژیاوین ئەکرێت چەند ساڵێکی بە شێوە بژین بەڵام بایکۆتی کەلوپەلی ئەمریکیەکەین لە سەردەمی غاندیشدا لە هیندستان هەڵمەتێکی لەو شێوە هەبوو زەربەیەکی گەورە بەر ئابووری بەریتانیاکە لەو سەردەما ئێمەش ئەکرێ وەکو هەر تاکێکی ئەم نیشتیمانە ئەوەی پێمانە کرێت لە لای خۆمان کە ناشتوان ببین بە شەڕوان و لە ڕۆژئاوا بەرگری بکەین ئەکرێت لێرە بە زەربەلێدان لە ئابووری تورکیا هیمەتێکی گەورە بکەین هەر کەسە لای خۆمانەوە
بایکۆتی کەلوپەلی تورکی بکەن چونکە بەدیل هەیە کرێ شتە خۆماڵیەکان بەکاربیان شتی جارێ لانێکم ئەو وڵاتانە بەکاربین کە مووقیفێکی باشیان هەو بەرامبەر بە کوردستان و لە ئایندەشا هیوادارم لەسەر ئاستی ناوخۆیی وەکو حکوومەت هیچ لەسەر ئەوە بکرێکە ئەمە بکرێ بە پرۆژە بەڕاستی بێگومان ئەمە بۆتە ضرورەتێکی نیشتیمانی بۆتە ضرورەتێکی گەورەی نەتەوەی کە لەسەر ئاستی هەموو حیزبەکانی ئیشی لەبەوە بکرێکە هەمومان لەوە ماوەی ڕابردوو تێگەیشتین کە تورکیا چەندە بە خوێنی کورتێنوە لە هیچ شوێنێک فەرقە بە پارچەکان ناکات باکوور باشوور ڕۆژهەڵات ڕۆژاوە بەنسبەت ئەو گرنگەوەیە کورد بێت تورک قسەیەکی هێڵێ باشترین کورد ئەو کوردەیە کە مرد بێت کە بمان کوشت بێ بەڕاستی پێویستە ئەمە بکرێتە پرۆژە لە پەرلەمان ئیشی لەسەر بکرێت بۆ دەرنانی بنکە و بارەگاکانیان لە هەرێمی کوردستان بۆ ئەوی چیتکە نەتوان لەسەر پێستی ئێمە بژن